وەختتان وەخێر و میدوارم لە هەر کوێهن ساق و سەلامەت کون. ئەوەی زەرورەتە ئەم دیبەیتە دروستەکە تۆزێک ڕۆشنترکردن و ڕوونترکردنەوەی ڕای گشتیە بەرامبەر بە کارە دەستگاگە لە پاراستن، ئاسایش، ئیتلاعات و دەستگاگە لە ئەمنیەتی. ئێمەمانان وەکو خەڵک چه پێناسەیەکمان لە دەستگاگە لە ئەمنیەتی هەست. من پێم وایە کە کەم و کورت ئێمە حدەئەقەل بە تعریفێک لە دەستگای ساواک ئستخباراتە عێراق کە معمولاً تەداعی ئەوێتە کە گرتن و بڕین و شکنجە وها تعبیرێک لە دەستگاه ئیتلاعاتیەکەین و یا لە ڕێگەی سینەماوە تێگەیگین لە دەستگاه ئیتلاعاتی. عملیاتگەرە جۆرا و جۆرە موساد، مەسەڵەن فیلمە مونیخ یا جیمز باند 207 بریتانی کە ئەمانە مەئموریەتیان نفوزە لە ناوە لایەگە لە تەهدیدگەلێکە کە مەوجودن و یەکسری عملیات ئەکرۆباتیک ئەکەن و یەکسری تەخەسوسگەلە عەجیب و غەریبیان هەست کە ئەتوانن هەرچی شتە بەدەست بێنن. هەروەها سریاڵێکی بەناوبانگ لە ئەمریکا دروست بوو وەختە خۆی بەناوە وایر. وایر داستانە دیترۆیت بوو و اتفاقاتێکە لە دیترۆیت دەکەوێ. داستانە محلەهای فەقیرنشین، مەسئلەیە گەنگەلە مەوادە مخدر بوو. وایر یا شنود یا ئەوەی کە تۆ گوێ دابتەکێنی و گوێ بگری ناوە ئەم سریاڵە بوو. ئێمە چ تەسەورێکمان لە دەسەڵات هەست؟ بەچی ئێژین حکوومەت؟ حکوومەت چی ئەکا؟ ئەم گشتە مؤسساتە کە مەوجودن ئێمە چ دەریافتێکمان لەم مؤسساتە هەست؟ ئەم مؤسساتە چۆن کار ئەکەن و ئێمە چۆن ئەتوانین لە دەستە ئەمانە دەربچین؟ مشخصەن چه کارگەرێک لەسەر ئێمە ئەکەن؟ تەمام ئەمانەی کە لە پێناسەکردن دەستگاگە لە ئەمنیەتی من بۆ ئێوە وتم دەرسەدێکی فرەکەم لە کارە ئەمنیەتین، بۆ معنaa کە دەستگاهە ئیتلاعاتی ئیمکانی هەست کەسێ بڕفێنێت، ئیمکانی هەست کە کەسێک بکوژێت، ئەمما ئەمە لە سەدها دووی کارە دەستگاگە لە ئەمنیەتی نییە. ئەوەی کە تۆ لە کوردەوارە داگیرکردیاگە لای عێراقا ABC لە خەڵکی و تەسویرە مەخوفێک لە پاراستن و ئاسایش دروسەکە کە گوایە ئەدەن بەسەرە هەر کەسێکا و خەڵک ئەتۆقێن و خەڵک ئەڕفێن و ئەوانە نۆعە ترسێکی دەرونی کریاگە ناوە ئێمەمانانە بە نەبوونە تعبیر دروست بەرامبەر بە ئەم دەستگاگەلە. دەس و دەسەڵۆکەکانە ئەمانە کێن ئەمانەی کە هاوکاریە دەستگاگە لە ئیتلاعاتیەکەن؟ ئایا کەسێکی خۆفرۆشە؟ ئایا کەسێکی قیزەونە؟ ئایا وتی کەر و فزولە؟ ئایا قسەوە گێڕە؟ بەتایبەتی لە دنیای ئەمڕۆ کە هەمووی ئێمەمانان یەک و دوو ئایدیمان لە پلاتفۆرمگەرە جۆرا و جۆرە تۆڕ کۆمەڵایەتیا هەست، ڕۆژانە لە ئەحواڵاتە دەرونی خۆمان عەکسەگرین، فیلمەگرین، لۆکەیشنمان دیارە وای نەکوێ و تەنانەت ئەوانەی کە مۆبایلگەلە عادیە سمارتفۆنیان واوە دەسۆ سەحەت و سەڵامەتیشیان بڕێک ئەپلیکیشن هەڵی ئەسەنگێنێت، ئەوەی کە ئیمکانی هەست ساحێوە ئەم ئۆلگۆریتمانە و ئەم ئەپلیکیشنانە بزانن کە تۆ شەکرەت هەست، مشکلە فشارە خوێن و زەختە خوێنت هەست، لە ژێرە تەهدیدە جەڵتەی دڵ و جەڵتەی مەغزی یا سەکتەی مەغزی و سەکتەی دڵی. تقریباً لە دنیای ئەمڕۆ بۆ ئەکسەریەت و ئاحادە مردمانە جامعە
دەستیان بۆ حاکمیەت و دەستیان بۆ نظام سوڵتە ڕووبووگە، هۆڕیان لە هەوانەکە دەرچووگە، بە تایبەتی بە دروستکردنە پەروەندەگە لە پزیشکی لە بیمارستان، لە پزیشکە خانەوادە GP و لە هەمان کاتدا پزیشکت دەرونی و دەروونناسەکان کە تا ئاخرین تەمەناکان دەرونیە هەر ئینسانێک لێ ئەکۆڵن. کەواتە ئەمڕۆ ئەو نەقشەی کە جاسووس جاران هەیبوو وەکو وتیکەر، وەکو فزول، وەکو خەبەرهاوەر و خەبەربەر تا حەدێکی فرە کەم ڕەنگ بووگەسۆ، دیسان نایژم نەماگە. ئەما من گەرەکمە بە مسالێک لە سریاڵێک کە ئیمکانی هەست بینی بێتتان یان نەتان بینی بێت دەست پێ بکەم. نەتفلێک سریاڵێکی دروست کردگە بە ناوی کوین ئۆف ساوت، شاژنە باشوور یا جنوب. داستانە کارتەلگەرە مەواد مخدر و دەرمانە مکزیکین کە لە ئەمریکا فعالیت دەکەن. چیرۆکە کەنیشکێکە بە ناوە ترێسا مەندۆسا کە لە کەفە خیابان و تبدیل ئەوێت بە گەورەترین کارتەلە مەوادە مخدرە ئەمریکا. لە سیزن 5 و لە ئینتەهای داستان مەسئلەیەک مەترەح کرێ و ئەویش ورودە جەریانێکە لە CIA کەوا لە ژێرە دەسە کابرایەک بە ناوە دەڤن یا داڤن، کابرایەکی ڕەشپێسە بە ناوە داڤن کە لە کەرتی تایبەت کار بۆ CIA ئەکا و لە ئەوەڵی شۆ خۆی وەکو کارتەلە مەوادە مخدر نیشان ئەدات یا مادە هۆشبەرەکان نیشان ئەدات. لە بەشە پایانی ئەم سریاڵە دەڤن تێت و بە ترەسا ئەژێت تۆ ئێژێ مافیای ڕووس و سەر مافیای ڕووس بکوژیت. ئێژێ بۆ خۆتان نایکوژن، ئێژێ بۆ ئێمە بووگە بە ڕۆح و بۆمان پەیدا نابێت. تۆ پێت وایە ئەم ساڵانە ئێمە تۆمان ڕاگرتووە بە عنوانە CIA بۆ تۆمان ڕاگرتووە لەبەرەوەی تۆ کەسێکی بۆ مەجالمان پێتدا گەورە بووی لەبەر خاتریەوەی تۆ کەسێکی هەنگاوەکانی پێشووترت ئەخوێنیتەوە و ئینسانی ژیرێکی. ئەو ئێژێت کە من ئەم کارە ناکەم و من ناتوانم ئەم مافیای ڕووسە بکوژم. ئێژێت لە گرام مەسئلە مەوادە مخدر نییە، مەسئلە ئەمەسە کە مافیای ڕووس دوژمنە ئەمریکاس و تهدید ستیت ئەمریکا و دموکراسی ئەمریکاکە. بە کوشتنە ئەم ڕووسە ئەمریکا نەجات ئەدەی و دموکراسی ئەمریکا ڕزگارەکەی. سوالێ بۆ فرە کەسێک تێتە پێشۆ بۆچی CIA ئێشێ دەسی لە کارتەلە مەوادە مخدرە بوێت، بۆچی ئەمانە باڵانسەکە. ترێسا کابرای ڕووس ئەکوژێ بەڵام ترێسا دەرەچێت بۆ چون دوو بژاردەوە لە بەرەمانی کە CIA بەکاریان تێرێ، یا زندان یا مرگ، یعنی لە جێگەیەکە تاریخیان تەواوەوێ. خب CIA یەکێ لە نەهادگە لە ئەمنیەتی یاڵەتە متحدەی ئەمریکاس، لە چەندین دانە دەستگاهە ئەمنیەتی کە ئەمریکاسی. سوالە مەسە بۆ کارە CIA و نفوزە بەناوە کارتەلەکانە مەوادە مخدرە. بۆ CIA ئاگادارە لەوەی کە فڵان کارتەلە مەوادە مخدر بەدەیان ئینسان ئەکوژێت و بە ملیۆنها دۆلار پوڵ دەرتێرێ، بەڵام لە بەرامبەریە سکوتەکە و هیدایەتیەکە. من نازانم ئەم کەلەماتە بە سۆرانی چۆن هەڵگەڕیاگنەوە، بەڵام بزانن ئێمە لە فارسیە و لە دەوڵەتە ئێرانە بڕێک نەهادگەلمان هەست. مەسەڵەن
ستاد اجرای فرمان امام. ستاد نازانم ستاد بچی ترجمه کریا دەسۆ. ستاد مبارزه با مواد مخدر. ستاد نازانم بە مەڵبەند ترجمه کریا گەسۆ، نازانم بە قەرارگا ترجمه کریا گەسۆ. مەسەڵەن ئێژێ قەرارگاهە ڕەمەزانە سەپاهە پاسداران. قەرارگاه ڕەمەزانە سەپاهە پاسداران چی ئەکا؟ قەرارگاه ڕەمەزانە سەپاهە پاسداران قەرارگاهە دەرەوەی سنوور ئێران بوو بۆ پاراستنە دەوڵەتە ئێران لە بەرامبەر تەهدیدە خارجیە. ئەحزابە ئیقلیمە کوردستانە عێراق لە ژێرە دەسە کامە ستاد بوون؟ لە ژێرە دەسە قەرارگاه ڕەمەزان بوون. جا ئێستەیشی بزانیت قەرارگاه ڕەمەزان چی ئەکا؟ هەر ستادێ دوو بەشی هەست. بەشێکی بەشە ماسوول کەس، بەشێکی بەشە مێشکە. مێشک پۆلۆسی دەئانێت، سیاسەت گوزاری ئەکات، ماسوولکە بەڕێوەی ئەبات. ئەمە چەندین بەشی وە قۆناغی هەست. یەک، تۆ سیاسەت گوزاریەکەی، پۆلۆسی دروست ئەکەی. دوایە لەم پۆلۆسیە پلان دەرتێری، یعنی ئەیکەی بە تەرح. دوای تەرح تەبدیلی ئەکەی بە بەرنامە. تەرح ئەبێ بە بەرنامە، بەرنامە تەسویبە بێت و بەرنامە ئەڕوا بۆ ئیجرا. ئەدرێتە دەسە کێ؟ ئەدرێتە دەسە ماسوولکەکان، یا نەهادگەل یا سازمانگەل یا ئۆرگانیزەکانێکەوە لە ژێری دەسیانە. مەسەلەن پارتی یەکێتی، حسک، سۆسیالیست، حیزبوڵڵا، تەمامە ئەمانە گشتیان ماسوولکەیە قەرارگاه ڕەمەزانن. مەغز نیەن، ماسوولکەن، لاینن، خەتن، خەتە دەرگیرین. بەڵام تۆ دەستورێک ئەدەی بە یەکێتی، دەستورێک ئەدەی بە پارتی لە قەرارگای ڕەمەزان و ئێژی ئێشێ فڵانکار بکەن تبقە ئەم بەرنامە، بەرنامەی ئێمە ئەمەسە. ئالەگرا تۆ ئێشێ هەم چاودێری بکەی هەم کۆنتڕۆڵکەی، هەم چاودێری ئەم بەرنامە بکەی تا بزانی ئەم ماسۆلکانە دروست کارەکەن، هەم کۆنتڕۆڵکەی. ئەوەی کارە ئستیخباراتی ئەمەسە، چاودێری کردن وە کۆنتڕۆڵ کردن. یعنی کاری ئەوە نییە بکوژێت، کاری ئەوە نییە بڕفێنێت، کاری ئەوە نییە کە ئەم سریاڵە ئێرانیانەوێتە، ئەم مەئمورە گەورانەی موساتەوێتە وا تێن و ئەڕۆن. کاری چییە؟ کاری ئەوە وەختی قەرارگای ڕەمەزان بەرنامەیەکی دابوو بە یەکێتی و پارتی کە جێبەجێ بکەن، دەبوایە نزارەتیان کردایەتە سەر جەلال تاڵەبانی، سەر مەسعود بارزانی، سەر فەرماندەکانی یەکێتی کە ئەم بەرنامە دروست ئەوە نەبەرەوە. ئەمە کارە کێ بوو؟ کارە نیروگەلێ ئەتلاعاتی بوو و ئێستا ئەتلاعاتە سپا. خۆ ئێستا ئێمەیشی بزانین ئەم بەرنامانە چین؟ کەواتە حاکمیەت و حکوومەت دەستگاهە ئەمنیەتی ئیتلاعاتی بۆ چییە؟ تۆ لە هەر نەهادە حاکمیەتە یەک دەستگاهە ئەمنیەتی ئەوێنیت. دوای ئەوە شێوەیە دەستگاگەلە کۆنتڕۆڵی چاودێری چه شکلین؟ کۆنتڕۆڵکردن بەشێکی تری هەست کە موسساتە تری لێ ئەوێت و جەریانگەلێتر تاقیبەکات و کاری ڕاگرتنە حەشیمەت و جەمعیەت و خەڵکە کە خەڵک چی نەکات؟ کە خەڵک دەسەڵات تەهدید نەکات. هەر بۆیە
مثلا تۆ وەختێ بە من ئێژی کاک پێمان ئاگاد لە خۆت بێت، کاک پێمان لە پاراستن و لە ئاسایش و لە دەوڵەتە ئێران و ئیتلاعات ئاگاد لە خۆت بێ، منزورت چییە دەقیقەن؟ منزورت ئەوەسە من وامە ژێرە چاودێریە پاراستن و ئیتلاعاتە ئێران کە چیم پێ بکەن کە کۆنترۆڵم بکەن، کە نەهێڵن کێشەی گەورەیان بۆ دروستکەم. بەم دەسە تۆ هەرچی بەناو بانگتربی ئەمانە هەم چاودێریت ئەکەن هەم کۆنترۆڵ دەکەن. کۆنترۆڵەکە بە چه سوورەتێکە؟ چۆن سوورەت ئەگرێت؟ ئەمە پێویستی بەکردنەوەیە. تۆ ئالەگرا ئەفامی کەسایەتی گەلێک کە تۆ وەکو چهرەیە دیاری کراو ئەیانوێنی کێ هدایەتیان ئەکا، چی ئەبەنە بەرەو. من لەبەرەوەتم تۆیە سیاست گوزاریت هەست. سیاست گوزاریە حکوومەتە هەرێم چییە؟ سیاست گوزاریە دەوڵەتە ئێران چییە؟ سیاست گوزاریە دەوڵەتە ئێران ئەمەسە کە لە مردمانە ئەم قەڵەم ڕەوە بەناوە ئێران یەک مردمێک دروستکات لە ژێرە چمکێ بەناو ملەتە ئێران. ئەم مردمە بێ هەمە چیز بکرێ لە مالکیەت و لە تعلقاتی دوورەوە بکرێتەوە لە 100% هەمووی ژیانی 0 تا 100 ژیانی وابەستە بکرێ بە سیستەمێکە دەوڵەتدایەنی. و لە کنارە ئەمە هەر ئینسانێک وا لە ئەم سەرزەمینە و ئێران پێی ئێژێ ئێرانی ئێشێ لەو پەڕی خەسیاگی، چەوساوەیی و دەستەمەوەی یابێت بچووکترین یاخیگەری بەرامبەر بە سیاسەتەکان و یاساکانە حاکمیەت دەوڵەتە ئێران ناوێ بکە. ئەمە کار ئەمنیەتیە و ئەمە کارە ئیتلاعاتیە. یەک زمانێک ڕەخنەیان لە مارکس ئەگرت کە مارکس شوێنە تەقابڵەتەکە سەرمایەداری یا ئەو جێگەی کە دنیای سەرمایەداری ئینسانەکان ئەچەوسێنێتەوە یا تەبەقەی کارگەر ئەچەوسێنێتەوە کارخانەیە، مەعمەلە. بەڵام لێ دوات دەرکەوت کە سەرمایەداری لە 24 ساعەتە شەوانە ڕۆژە ئینسانی دەستەمۆی ڕام کریاگی لە خۆوە دوور و کریاگی مەڕووماڵات دروست ئەکات. هەر لەوێ ئستەسماریان ناکا، لە تەریقە میدیا و ئستەسماریانەکە بە دروستکردنە سریالگە لە حەلقەیە 300 قسمەتی ئستەسماریانەکە، بەدانانە تەفریحێ وەرزش و فوتباڵ ئستەسماریانەکە. ئەمانە گشتی ئستەسمارێکن کە ئینسان لە خۆی دوور ئەکاتەوە. چی لە ئینسان ئەکوژێت؟ هەڵسوکەوت لە ئینسان ئەکوژێت، کردە لە ئینسان ئەکوژێت و نوێ ئاوری لە ئینسان ئەکوژێت یا خلاقیەت لە ئینسان ئەکوژێت. ئەم مقدمە کە من وتم ئیستە ئێمە تێئەگەیەنێت وەختێ من ئێژم فعالە جامعەیە مەدەنی، هەڵسوڕاوە کۆمەڵگایە مەدەنی، عنسرە ئیتلاعاتیە دەوڵەتە ئێرانە، تۆ تەعبیرت لە ئیتلاعات ئیستە ئەگۆڕێت. کارە ئیتلاعات فقط ئەوە نییە کە تۆ بڕفێنێ و بتگرێ و ئەشکەنجەت کە تا تۆ ئاعتراف کەی دوو بەرادەرت هەز یان نێست. لە پزیشکیە دروشمێ کەس ئێژێت بەرگیریکردن باشترە لە دەرمانکردن. یعنی تۆ ئێشە خۆت بپارێزی کە نەخۆش نەوی، نەخۆش نەکەوتن لە دەرمانکردن باشترە. خۆ ئێستایشە بزانین پۆلۆسیە حکوومەتە هەرێم چییە؟ سیاست گوزاریە حکوومەتە هەرێم بە شوێندەسەکانی، بە نۆرمەکانی، بە دروستکردنە هەڵسوکەوتە گشتی لە ڕای گشتیە چییە؟ بزانە لە ئەقلیمە کوردستانە
تقريبا أكثرية خلقه كردوار داگیر کریا گلای عراق معتقده ككردايتي فاسدة كرد چمكيكي فاسدة ومندوب لحكومة حريم والتماسكا كبغابته. أما لناو بازارة لناو چایخانة لشونشينية كان أما للتلفزيون كان تحت ناو مصاحبه وبرنامه وكونفرانس وخبر كونفرانس الروزنامة واني باسكري كواتا حكومة هريم كردستان كموجودية خوي لكردبون أجريت أكثرية آحاد مردمان سرزمين كردوار داگیر کریا گلای عراق نفرت لكردايتي أكن وبقرا رقيكي أستوريان برامبر بوي كبيجن كردايتي كل نظم سياسي خوي بوينيتو درخن. سؤال: آيا أما بولوسية حاكميته وحكومة حريمة اگر پولوسیه حکومت حريمة بو پولوسیه حکومت حريمة گرکی چی بکات اگر نیه چون نیه اما هر لخوی و خورس که بو درک امایشی بزانید امانه ادعاء کن کرد هر وکو ام کردک بزوان اوان پیناسی اکن دجمنکی ترک و فارس و عربه وايجن وايان وتكه وايان كرقسنا ومشكه أم مردمه وإجن تركيا وإيران دسيكي قرسي لبربركاني كردن ودجايتي كردن حكومة هريمة حس بلام كساني كهم بغا قمارو يعني داقا هم دمشق قمارو يعني داقا هم تارانو هم أنكارا جالبه كهيز خويان إشي لخلق كيان بقرن وبپشتیوانی پاراستن خلق كيان پشت استور بن لكاتي كاك أمانة لنيوان أم قشت دجمنة خلق كيشيان لكردايتي متنفرة يعني بحر چقاني وبحر تهديد نظاميك حكومة هريم توان مقاومة يك ساعتينية چون مردم على بشتيا نا كسيك الدفاعي ليكا وانا كسي بارزي وتون أدبيات خوب زلزاني نتهز نا أدبيات ولاد ويستي وخلق ويستي تهز نيته وبقرة بشر روناك بيرة حكومة هرم قشتي دجي أم نورماني كوملغاس كبيوندي نيوان إنسانا كان حب بولاتو خاك ويكتري بفارزيت خب أما إيوه چون حاليا كان خب بو إيوه جالبه جمعية هريم كردستان شي 7 مليون ويت كلام 7 مليون شي 4 مليون تا 5 مليوني لجير دس حكومة هريمة بي بو إيوه جالبه كل الدوران نودو يكتاب إمرو إديكي كم بنمالة وإديك مسؤول وإديك مأمور مسؤولين للرنت ولتزي تقيقن ملياردها دولار ثروتيان هز بتخمين خويان شتي زيادة لسي 100 مليار دولار درامديان بوغتايسا يعني بودجية 100 صالة رابردوية تمام أفريقيا. سؤال: خلق إيمة لتاو بيكارية لتاو بيبارية حلتي ولاد بجيتي لي بول قرزكا أما تو تايست ندي 4 نفر لحريم يك بقرن
فاروق مەلا ڕوودکەنەوە، فەرەیدون عەبدولقادر ڕوودکەنەوە، کەسانە وابەستەیە بە کۆمپانیەکانە قەیوان، وابەستە بە کۆمپانیەکانە مەسرورە بارزانی و مەسعودە بارزانی و نەچیرە بارزانی ڕوودکەنەوە و بیان کوژن. سوال بۆ؟ مەگەر ئەمە مڵکە گشتیە خەڵک نییە؟ مەگەر ئەم سەفتە دۆلارانەی کە ئەدزرێت هەنە خەڵک نییە؟ بۆ یەک نەفەر نەیگەرەکە ماڵە خۆی کیان ئەم مردمە لە دەسە ئەمانە دەروێرێت، هەر وەکو ئەرکە ئینقلابی و تەنانەت جەهادی، بۆ خاتری ئەوەی کە تەمامە ئەم دەسەڵاتی ئێمانە هەسیان بەم پوڵە هەسیان، تەمامە ئەم زوڵم و جاسووسی و بێشەرەفی و فەسادەکە ئیکەن بەم پوڵە ئیکەن. ئەم پوڵیانە لێ بسێنۆ ئەتوێنۆ وەکو بەفرەکەی کەلیخان لیان بسێنۆ، هێز موسەلەحیان پێ ناگیرێت، ماستاوچیان بە دەور و نامێنێت، دەرەچن. سوال بۆ 4 نەفەر تا ئەم دەقیقە پەیدا نەبوو بڕوە فڵانە کەسێک کە ئینحیسارە هاوردنێ کالای چینی سامسۆنگی هەز لە بازاڕە سلێمانیا ڕووتۆکاتۆ، ئەوەی ئینحیسارە فرۆشتنە نەفتی هەز ڕووتی کاتۆ، ئەوەی ئینحیسارە دروستکردنە شارەکی هەز ڕووتی کاتۆ و بیکوژێ و تەمام سەرمایەکەی موسادرەکە. بۆ ئەم اتفاقە ناکەفێ ئەکەوێت و کوێ؟ ئەگەیەتە ئەو جێگەیەی کە تۆ کۆنترۆڵ ئەکری. ئیستا سوالە مەسە تۆ چۆن کۆنترۆڵ ئەکری؟ سوالە گەورە ئەمەسە پارتی و یەکێتیە عیلمانی کە کازینۆ و قومارخانە و جندەخانە و مەلحە و قەحبەخەهنە و ئەوەی کە تۆ پێت ناخۆشە لە هەولێر و سلێمانی هەسی، ئەوەی کاری نادروست بێ ئەیکا. سوال ئەمەسە ئەمانە دەستگاهە ئەوقافیان بۆ چییە؟ ئەم گشتە مەلای ژێرە دەستگاهە ئەوقافیان بۆ چییە؟ بۆ چییانە؟ بە چ کڵکییان دێ؟ بۆ چییانە خەڵکی بڕوان نوێشکە؟ بۆ چییانە مەلایە لە پشتە بڵۆنگۆیە مزگەوت بیان ترسێنی؟ ئەزان یەکەم دەستگاهە ئیتلاعاتیە دنیا کوێس؟ ستادە هدایەت جەهان کە خواوێ و مەلەکوتە ئاسمانگوێ پۆلۆسی دائەنیت و ئەیدا بە پێغەمەر، پێغەمەر ئەیکا بە پرۆگرام و بەرنامە و ئەیدا بە یا کە ئیجرای وا مەکەن و وا بکەن و ئێستا کێ ئێشێ نزارەت کا کە بزانێ بەرنامەی خوا جێبەجێ کریاگە؟ کێ ئێشێ کۆنترۆڵ کات کە بزانێ بەرنامەی خوا جێبەجێ کریاگە؟ دەستگاهە ئیلاهیاتی مەلا. مەلا یەکەمین نەقشە ئیتلاعاتیان هەست بۆ دەستگای خوا. مەلا چکارەس لەسەر ئەم گۆی زەمینە؟ مستەخدمە خواس تا ئیتلاعات بەسەر خەڵکۆ و ئاسایش و پاراستن بەسەر خەڵکۆ بکە. خۆ ئێستا حاکمیەت بۆ دەستگاهە ئەوقاف ڕاگرێ، مەلایەت هێتە پشتە بڵۆنگۆی مزگەوت، تۆ وایتە نەهایەتە کۆیلەیە، وایتە نەهایەتە یەئس و نائومیدیە، وایتە بێ ئاوات و ئارزوبوویە، هەڵەگەڕێت و ئەژێ وەڵڵاهی 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 هەر کەسێ دەست بۆ مڵکێکی گشتی بوات حرامە حرامە حرامە، وەڵڵاهی خوا کەمەرتی ئەشکان بێفەڕە کەسیفە فاسد. ئەوە پەیمانە حەیدەری لەگرا فتوا ئەدات، وەڵڵاهی وەڵڵاهی هەر پیاگێک بێڵێ زوڵم بکەن لە خۆی و لە کەس و کار و لە خانەوادەی، نە نوێژی دروسە، نە تاعەتی دروسە، نە لە مەحزەرە خواوە تەحویلە گیرێت. وەڵڵاهی ئەگەر پیاگوی نایەڵی بتخەسێنن
تۆیش غەڵەتە کرد گوت خوارد قسەی وا ئەکەی. خب تۆ ئالەگرا تێگەیشتی کە کارە پاراستن و دەستگاه ئەتلاعات چییە؟ کاری ئەوەسە لە تۆ دەستەمۆبوون و بێهێزبوون و بێ ئیرادەبوون دروستکە. ئەم دروشمانەی کە باسی ئەەکەی کێ فێرە ئەکا؟ ئەمانە فێربووگن لە دەورانە جەدیدا تەکە مێگەلا ڕوبەڕوون. مێگەل ڕەفتارە وەکو یەکتری ئەکا. مێگەل مەسەڵەن بۆ لە ئەدەبیاتە چەپا مانگرتن مهمە. بۆ مهمە؟ لەبەرەوەی مانگرتن شور و هەیەجانی بە مێگەل ئەدا کە ڕەفتارە مێگەلی بکەن بەیەکو گشتمان وەیەکو. بۆ چون ڕەفتارە مێگەلی تەقلیدی لێ ئەکرێت، ڕەفتارە مێگەلی خوو ئەگۆڕێت، ڕەفتارە مێگەلی بە لیژنە خەڵک تێرێتە ناوی. بە لێژنە ببەخشن، بە لێژنە خەڵک تێرێتە ناوی. ئێستا ئەشێ لە خۆت بپرسی ئەوەی کەتێت لە ژێرە ناوە هەڵسوڕاوەی کۆمەلگای مەدەنی لە شاری سنە یەکەم کارێکە ئەیکا ئەوانەی کە تەحتە ناوە کۆمەڵە دموکرات وە پەکەکە، چ لە تورکیە، چ لە ئێران، چ لە عێراق، یەکەم کارێکە ئەیکەن چییە؟ لاوبردنی یەک تهدیدە. ئەو تهدیدە چییە؟ فەرقداربوون جیهانە کورد. تەکت جیهانە تەشەیوعە، تەکت جیهانە تەسەننە، تەکت جیهانە جودو کریستیانەتیە مەسیحی یەهودیە، تەکت ساختارە دەوڵەت ملەتیە ئێرانە، عێراقە، تورکیەس و سووریەس. یەکەم کارێک ئەمانە ئەیکەن بە ناوە کورد، لە ژێرە ناوە کورد و لە ژێرە ناوە نوێنەرایەتیە خەباتە کوردی یەک گارانتی ئەوڵ بۆ دەوڵەتە ئێران، دەوڵەتە تورکیە، دەوڵەتە عێراق و دەوڵەتە سووریە دروستەکەن. لەبیرتان تێوتم کاری چییە دەستگای ئەمنیەتی؟ کاری دەستگاهی ئەمنیەتی ئەوەسە کە تەهدید دوور کاتەوە، نەزارەت کا و کۆنتڕۆڵ کا. ئێستا دەستگاه ئەمنیەتی ئێران بە چی نەزارەت لەسەر کوردەکە؟ بە هەڵسوڕاوانە کۆمەلگای مەدەنی، بە کۆمەڵە، بە دموکرات، بە پەکەکە، بە پارتی، بە یەکێتی. بەچی ئەم کارەکە؟ بە نوخبەکانە ناوە زانکۆکان، بە نووسەر ڕۆژنامەوان چهرەیە بەرساختەی سلێبریتی. خب ئەوەڵین اتفاقێکە کەوێ چییە؟ کورد یەک مەوجودە تەبیعیەکە کە فقط زوانی کوردیە و لباسە کوردیە کاتەبەری. خب ئەم مەوجودە کە فقط زوانی کوردیە و لباسە کوردی ئەکاتەبەری شتێکی بە ناوی معرفەتە کوردی نییە. دەرنەتیجە ئەم مەوجودە یا موسڵمانە، یا سنیە، یا شیعەس، کوا لە ژێرە ڕەوایەتە یەهودی مەسیحیە دنیای مۆدێڕنە. خب ئەم لەشە و ئەم بەدەنە کە فقط زوانی کوردیە و لباسەکەی کوردیە چ تهدیدی دروستەکا بۆ ئێران و عێراق و تورکیە و سووریە؟ ئەوەڵان هیچ معرفەتێکی نییە، هیچ جەهانبینیەکی نییە، یا سنیە یا شیعەس، وا لە ژێرە ساختارە جەهانیە نظام سڵتەیە یەهودی مەسیحی دروست کریاکە. جواب هیچ تەقابڵ معرفەتیەکی نییە. ئەمە سوالە گەورە ئەمەسە، مێژوویەک بۆ تۆی ئەنووسن و لە ژێرە ناوە ئەوە کۆمەڵێک مێژوو نووس بە ناوە مێژوو نووسە کوردێت و ئەمانە گشتی پرۆژەهای ئەتلاعاتین. ئەتلاعات کاری ئەوە نییە ئەس بەچەهایە باڵا دوو نەفەر بەهەنێرێت و بڕفێنن. ئەتلاعات کاری ئەوەسە کاورایە لە زانکۆی سنە ئەگرێ، لە زانکۆی تاران ئەگرێ، ئێژێ دانیشە بێژە تاریخە مەردوخ تاریخ دروستێکە. ئەمما تۆی کورد یەک چت نازانیت، ئەویش ئەمەسە. ئیسماعیل ئاغا سمکۆ بینێ چاڵە چاوت،
نالی و محوی بنێ چاڵە چاوت، دینەوەری و ئیبنە بەلخی بنێ چاڵە چاوت. ئەوەی پەیمانی حەیدەری ممکن کردگە لە ئەعماق مێژوو تا بە ئیمڕۆ بێت چی بووگە؟ لە بەرامبەر ئاشوەکانە تەبیعەتە، حەیواناتە دڕندە، سەیل و تاعون و وەبا و لافا و بوومەلەرزە. ئەوەی توانی گێسی جینی من لە ئەعماق تاریخۆ بێرێ و تا بە ئیمڕۆ بمگەێنێ کۆمەڵگا دروستکا کە ئەم کۆمەڵگا بەستەگی هەست، خۆی ئیدارە ئەکات، بژێویە ژیان بەدەستێرێت، مەعنا بە ژیان ئەداتۆ. ئەمە چییە؟ ئالەگاتۆ ئەفەمی کوردبوون داستانە قازی محەممەد نییە، داستانە فڵان بووگەنە فڵان پاشان نییە، بابانەکان و ئەردەڵانەکان و میرە سۆران و قەحبەی فڵانە جێگە و ئەمە ئەسڵەن حکایەت باوای من و تۆ نییە. تۆ ئیشی بپرسی چی وە چۆن ئێمە زانیگمانە گەنم بکاڵین، بیهاڕین، ئاوی تێبکەین، خوێی تێبکەین، بیدەین و قەی ئاگرا پانی و بکەین و بوێتە نان. ئەمە تەمەدونە. هیچ کەسێ بە تۆ ئەمە نایژێ، پاشان بە تۆ نایژێ تۆ کە ناو ئەحمەوە ئەو کە ناوی ڕێبوارە چۆن توانی گیانە لە کەماڵە سوڵح لە کناری یەکتریا هەڵس و کەوتکەن، نیازگە لە یەکتری تەئمینکەن، بەدەم یەکتریۆ بن. پرسە چۆن دروست بووگە؟ ئێمە بۆ مەراسمە سوگ و ماتەمین ئەکەین، بۆ شین و شیپۆڕ ئەکەین، ئێمە بۆ هەڵ ئەپەڕین، بۆ شایی ئەکەین، بۆ شاییەکانمان. بزان تەمەدون ئەمەسە، تەمەدون شعرە چوار شاعرە سپێون نییە. حەبیبە وەی حەبیبە، حەبیبە بۆ دەردە من تەبیبەیە نالی. کورد نالی نییە، مشتی شعر سپێون نییە. کورد تەمەدونێکی عەزیمە تاریخیە کە ژیانە ملیۆن ملیۆن ئینسانی لە کەماڵە ئازادی وە سەروەری لە کناری یەکتریا ممکن کردگە. تۆ معرفەتە کوردیت هەست، دنیا دیتنە کوردیت هەست، وە تۆ مەوجودێکی ئەگەر هەڵبسی تۆ ئێرانیەت، عێراقیەت، تورکیەت و سووریەت لە بین ئەوان دەستکردن تۆ تەبیعیت. تۆ بە درێژایی مێژوویەک لە ئەزمونە ژیان هاتیتە دەرەوە. ئەوان پرۆژەی لەسەر و دروست کریاگن بۆیە 1 ملیۆن باوگ و درۆیان واتیە و بۆیان کۆناوی تۆ. خب ئەمەی کە تۆ ئەبی بە قەومە کورد، کێ ئەمە بە تۆ ئەکات تۆ ئەوی بە قەومە کورد؟ چۆن ئەم قسە تۆ تکراری ئەەکەی؟ تۆ هەر کەسێک بە تۆ ئێژێ تۆ قەومە کوردی، بە زوان تۆ کوردی و تۆ ئێرانیت و ئێمە حەقمانوانە ژێرە دەسە ئێرانە، ئەوە ئیتلاعاتیە. حتا ئەگەر قاسم لوو بێ، حتا ئەگەر عەبدوڵڵا ئۆجەلان بێ، ئیتلاعاتیە. کار ئیتلاعات چی بوو؟ نزارەت، چاودێری و کۆنتڕۆڵ. کۆنتڕۆڵە کێ؟ کۆنتڕۆڵە جەهانە کورد، کۆنتڕۆڵە تەمەدونە کورد. خۆ سوال بۆ تۆ لە مەریوان بانە، مەریوان بانە پاوە جوانڕۆ سەرپێڵ کە سنوورەتە کە ئەقلیمە کوردستانە لە ساڵە 92 و تا ئێستا مەرزە قاچاقی کریاگەسۆ 1 کارتەلە کوردیە قاچاقە کالا ناوێنی، یعنی 50 نەفەر سازمەندەهی کریاون لە نقطەیە سفرە مەرزی. انحسارە هاوردن فلانە کالایان بە شەق تەحمیل کردوێ بە بازاڕە ئێران، ڕۆقەبای خۆیان لەبین بردوێت، تەکە سەپاهە پاسدارانە دەرکەوتون. مەوجود نییە. بۆ نییە؟ بۆ نییە؟ بۆ 200,000 کۆڵبەریان دروست کردگە، ئینسانە کوردیان کردگە وە هێسر. ئەمما 2 بنەماڵە لە بانە، 4 بنەماڵە لە مەریوان، 3 بنەماڵە لە جوانڕۆ لە ڕەند تەقیگن. سوال ئەم کاورای مەریوانیە. بنەماڵەی ڕووزجەنگ و ئەحەنەجار یا ئەحەحەماڵ
بچی تقیگن بچه قیمته تقیگن بقیمته تجاوز پیکریاگی خلق مریوان تمام مریوان اشی دمی داخا تا 4 نفر 4 بنمالا لمریوان بناو کاسب گل مریوان امکان قاچاخ و خط عزیم قاچاخه کالا مسۆگەر بکەن بۆ ئەوانەی لە تاران دانیشتگەن ڕەندخۆرەکانە سپاه پاسداران. خۆ دانەیە مەریوانی لە خۆی ناپرسێ ئاغایە ڕووزجەنگ تۆ بە قیمەتە حەڕاجەکی وا ملیاردەر بووی تۆ بۆ ئەهەمیەتە بۆ دەوڵەتە ئێران پەیا کردگە تۆ بۆ ئەهەمیەتت پەیا کردگە بۆ سپاه پاسداران. جواب بۆ خاتری ئەوەی ئەگرا منتەقەی قەومی ئیتنیکی کوردە تۆ 4 دانە دەسە بوومی دیگەرەکە یا کە نیشانی بدەی ئەمە کاسبیە ڕەبتی بە ئەم مەردمە هەز ئەم مەردمە زرنگە تا تۆ بتوانی بەهرەکەشیە تەواو لەم مەردمە بکەی. کێ تێت کۆڵبەر بۆ تۆ مقەدەسەکە؟ فعالینە جامعەی مەدەنی. ئەمە کارکێس کارە دەستگاگە لە ئەمنیەتیە. چی دروزەکە؟ حتا نایەڵێ لە بەشە ئیگۆیە پوڵ بەدەست هاوردن و خۆویستیە پوڵپەرستیە 4 نەفەر لەبانە 20 نەفەر لە مەریوان بۆ خۆیان کارتلێکی کالای قاچاخ تاتاران دروستکەن. بۆ لە سلێمانی وا ئەتفاقی ناکەوێ کارتلە قاچاخ وا لە دەسە پارتی و یەکێتیە. بۆ تۆ ناوێنی لەو گشتە گەنجەی کە هەرێم بەجێتێڵێت کارتلێکی گەورە بوێت بدا بەسەرە ئەمانە و ئینحساراتیان لەدەست بێت دەربێرێ. بۆ تێ هەڵدریاگێکی لە شاری هەولێر 40 ساڵ تەمەنی نییە ملیاردها دۆلار سروەتی هەز چون بۆ نەچیر و مەسرور و ئەمانە کار ئەکا دەم و چاوە یا پاپتە دەسە ئەوانە. ئەش تۆ لە خۆت سوالکەی فاروقم مەلا بە چه قیمەتێ ملیاردەر ئەوێ؟ بەم نسبەتە خەڵکەسنە ئێشی لە خۆی بپرسێ خەڵکی کرماشان ئێشی لە خۆی بپرسێ بە چه قیمەتێ چمکە کورد لە ئیقلیمە کوردستانە ئەوێت و شارداریە هەولێر و سلێمانی بودجێ 12 میلیاردی ئەگری تۆ لە ئێرانە ئێرانی تر ئەکری بە چه قیمەتێ ئەو تەزمینەی 149 خاکە ئیقلیمە کوردستانە عێراقی گرکە لە دەوڵەتی ئێران چی داگە لە پێناویە؟ بە ئینحراف کێشاندنم چووکە کورد بە ئینحراف کێشاندنە سەروەریە ئینسانە کورد کوشتنە ئینسانە کورد و گیردانە ئینسانە کورد لە حەدە سەخافەت و چەوساوە قبولکەری چەوساوە بوون ئستثمار پەزیریە. هەر کەسێک لە شەرایەتێکا کە جهان لەم سەرزەمینە تۆی لە مالکیەت خستگە لە شێوەی بەرهەمهێنان خستگە دەسە بە حیچکویە ئەم دنیا بەند نییە مترێ خاک مترێ هەوات لە خۆت نییە هیچ ئێرادەیەکە بەسەر خۆتە بەسەر داهاتووتە بەسەر ئێستەتە نییە و تۆ گەرەکیە لەم مەوقعیەتە بێڵێتەوە و بە تۆ بێژێ تۆ بچووکی تۆ سەخیفی تۆ جیمەکە تۆ فڵان مەکە وەلێ ئەو بەمانە ئێژێ دزی وەلێ بە کارێکە خۆیان ئەیکەن ئێژێ حکوومەتداری بە کارێکە خۆیان ئەیکەن سپای پاسداران ڕۆژێ 1 ملیۆن نەفەر لە شارەکانی ئێمە بکوشە کەس دەنگ ناکاتەوە. بەڵام بە مەحزێ ئەمەی کە بێژی کارتلێکی کالای قاچاخە مەریوانی 2 نەفەری تۆپاند گشتی شاخێکی بەرزەوێت و کاکە بۆ شاخەکە بەرزەوێتەوە. بۆ ئەمە کارە کێس ئەمە کار دەستگاگە لە ئەمنیەتیە. هەر کەسێ هات وتی ئێوە سەخیفن بچووکن هەروە بمێنێن و لاو بەڕاستی نانە حەڵال خۆی لە ژێرە دەسە دەوڵەتە ئێران نانە حەڵاڵە خوری
لناو دنیای سرمایه‌داریانان حەڵاڵیش ماکە واقعاً دابێ تعریفێ لە پوڵ بکەرەوە تعریفێ لە مناسباتە بازار بکەرەوە ماگە کەواتە ئێستاشی لە خۆت سوالکەی پۆلیسیە حکوومەتە هەرێم چییە؟ پۆلیسیە حکوومەتە هەرێم دروستکردنە کوردە دەستەمۆ کوردە تابع دەوڵەتە عێراق شیفتەیە دەسەڵاتە ئێرانە یعنی ئەو مەردەمەی کە زەمانێ ملی نەئەدا بۆ ئینگلیسیەکان ئێستا گشتی ئاواتە خوازە کە لە ناوە سازمانە بەرنامە و بوجێ عێراقا بەڕەسمیەت بگیرێت فیشە مەعاشی بانکە مەرکەزیە عێراق پێی بدات پس لەگرا پارتی و یەکێتی چیان کرد مردمە کوردیان لە تەمامە ئینتەمای کوردیەت دارزاند تەمەدن و شناسە کوردیان لەبەین برد خویە سەروەریان لە ئینسانە کوردی کوشت مشتێ سوالکەرە مژمۆڵە چەڵمنیان دروست کرد بە ناوە مردم چۆن لە پاڵە دەسە تۆ لە سلێمانی و هەولێرە مەسئول ڕەت ئەوێ ئەمە قسەی من نییە قسەی مەلا بەختیارە ئێژێ ژێرخانەکان پڕن لە پالەتە دۆلار تۆ زاتە نییە بڕۆی ئەو پالەتە دۆلارە بە نەفع مردم مسادرەکەی بەڵام لەبەر دووربین 100 دیناریە کە دەرە هاورد 2 متر باڵات بوو ناوشانە مترێ پان بوو وەکو کەنیشکە ئازەوی 12 ساڵە بەرە نیسک و ئەدا و نیخە کرد و ئەگریایە و بەخوا هەر ئەمەم واپی ئەمە کارەکەی بوو ئەم تەسویرە کارەکەی بوو پێت وایە کارە قارەمانی خوات بوو ئەوە کارە پاراستنە کارە ئاسایشە حکوومەتە هەرێم شقی قابلە و بەخوا چاریان ناکەین و خوا زەواڵیان بۆ بێرێت و بەخوا فاسدن و بەخوا تۆقێنرن و بەخوا پیا و کوژن و بەخوا بمانگرن پێستمان ئەکەن و بەخوا ئاڵتەرناتیڤیانێ ئەمە گشتی کارەکەیس کارە پاراستنە کارە ئاسایشە بەخوا دەسەڵاتی کوردی فاسدە و بەخوا مەگەر حکوومەتە هەرێم فریامان کردێ و بەخوا یەکێتی دەوڵەتە ئێران وا لە پشتیا و پارتی دەوڵەتە تورکیا وا لە پشتیا ئەمە کارەکەیس ئەمە کارە دەستگاهە ئەمنیەتێ چیەکە هەرچی تەهدیدە لە تۆی ئینسانی کورد لەخۆی دووریە خاتەوە دەرەنجامەکە ئەوێ بەچی هیچ جەمعێکی بەمەبەست دروست ناکرێت ئەمانە لە دەسەڵات بخە گشتی لە یەکتری ئەترسێ گشتی فکرەکە گشتی جاسوسە گشتی فکرەکە گشتی پاراستنە گشتی فکرەکە گشتی ئاسایشە گشتیشی فکرەکە پاراستن و ئاسایش بوون حەد لە خۆی وە پوڵە بۆ تێرێ حەچە بۆ نایێرێ ئەگەر تۆ تێگەیبی لە ئەووەڵە دیبەیتەکە کە من بەحسە کارتە لە مەوادە مخدرەکەی ئەمریکام کرد و CIA کرد ئیستە ئەفەهمی بۆ دەوڵەتە ئێران تورکیە عێراق پەکەکە پارتی یەکێتی کۆمەڵە دموکرات دروستەکە بۆ دروستیەکە لەبەر خاتری ئەوەی کە ئەگەر ئەو نێت بە ناو کورد سازمانێ دروست نەکا کە ئێرانیەت تەسبیتکە تەبعی ئێرانی تەبعی عێراقی و تەبعی تورکی دروستکات لە ناوە دڵە مەردەمە کورد و شۆڕەشە واقعی هەڵەسێت و تومارە ئێرانیەت و عێراقیەت و تورکیەت و سووریەت لە بین ئەوە تۆ کورد بە چی مەشغوڵەکەی بە کارنامەی شکست بە ناوە ئینقلابیگەری حیزی فێریەکەی بۆ ئێوە جالبە ئەم قسانەی من ئەمڕۆ بۆ ئێوە کردم هیچ سەرۆکە هیچ حیزبێک تا ئێستا نەیکردەگە هیچ کەس ناتکەوت کەسی خەڵکی کورد یاخیون لە بەرامبەر حاکمیەتە دان بە یاساکانیان منین ئەوەی ڕەنتە دەوڵەتە ئێران ئەگرێ پوڵی ماڵی حەڵاڵە بۆ تەمامە مەردەمە ئەم سەرزەمینە بۆ هیچ کەسێ قسە ناکە بۆ تا ئێستا هیچ کەسێ قسەیە نەکردەگە دەی تۆ ئەگەر
شەڕکەر بەرامبەر بەدەسەڵاتی ئێرانی مردمێکی یاخیدگەرەکە فەرمان لە حاکمیەت نەوات و بتوانێ ساز و کارەکانی ئیدارەکردنە خۆی بۆ خۆی تعریف کاتۆ تا خەڵک پێویستی بە موسساتە دەوڵەتە ئێران نەوێ. بۆ ئەم کاریان نەکرد. ئێوە لە خۆتان پرسن حکوومەتە هەرێمە کوردستان بەجێ ئەوەی کە نەفتی بفرۆشتایە بەهاتایە پارەی ملی بۆ خۆی چاپ کردایە، کریپتۆ کارەنسی دروست کردایە، کارەنسیەکی دروست کردایە کە بازار ئەقلیمە کوردستانی تەنزیم کردایە بە دۆلارگەرێک لە پشتیا و ئەیتوانی سەرەتای ئستقلالە گەورەی مادی کە خێلە لە نەفت مهمتر بوو و سەروەتە هەر جامعە کار دروستی ئەکات بەدەست بێنێ. بۆ حواڵەتانەکە بە نەوت بۆ لەبەرەوەی قەستی نییە کە هیچ شتێک بەناوە کیان بۆ کورد تعریف بێت و بۆیە چمکەکەی دروست ناکە، بۆیە پێناسەکەی دروست ناکە، بۆیە معرفەتە کوردی دروست ناکە. بۆیە جیهانبینی کوردی دروست ناکە. من سوالم کرد وتم مێژوو بریتی نییە لەوەی کە ئیسماعیل ئاغا سمکۆ چەتە بوو کێ بوو، مێژوو بریتی لەوەسە کە چی ئیسماعیل ئاغا سمکۆ گەورە ئەکا ئەی پارێزێت ئەیهێنێت و لەو جێگەدایەنێت چییە؟ ئەمە چییە؟ مێژوو شعرە شاعرە سپێونێ وەکو نالی و مەحوی نییە. مێژوو ژیانە ئەو مردمەسە کە بەردەوامبوونیان ممکن کردگەوە ئێمەی لێهاتکە سەدەرۆ. ئەمە سەرەتایەک بوو تا بفامی ئەوەی لە ژێرە ناوە فەمینیزم ڕێکخراوە دموکراتیکیەکان ئەحزاب کار ئەکەن، کارە ئەمنیەتی ئەکەن. کارە ئەمنیەتی و کارە ئستەخباراتی چییە؟ کارە کۆنترۆڵ و چاودێریە. وەختێ و دروشمێ هەمەگیر ئەوێ کارە کێس کارە نهاتگەل ئەمنیەتیە. وەختێ تۆ حەز بە شتێک ئەەکەی و بە کۆمەڵ حەزی پێکەن کارە کێس کارە نهاتگەلە ئەمنیەتیە. ئیستا خەڵکە ئەقلیمە کوردستان کێ ڕام و دەستەمۆی کردگن وا سوال ئەکا بەڵام لەبەری ناڕوا دەپیاک بات و ملە چوار حیزم مەسئول و ڕوتیان کاتۆ و بیان کوژیت. باتە ملە چواردانە ساحب کۆمپانی ژێرمەجموعەی کۆمپانیەکانە قەیوان و ئەمسالە ئەمانە و زەبتە ئینقلابیە ماڵەکانیان بکە. چۆن حاکم قادر بەڕاحەتی ئەتوانێ بە سلێمانی تێپەڕێ؟ چۆن کوڕەکانە مەسرور ئەتوانن بەڕاحەتی کوڕەکانە کۆسرەت بەڕاحەتی ئەتوانن بە سلێمانی تێپەڕن؟ چۆن بە کارە ئەمنیەتی کردن، بە دروستکردنە زەهنیەت، بە کوشتنە هەر چەشنە کردەیەک لە ئینسانە کوردی، بە تەبدیلکردنی بە ئۆبژەیە مەسرف، بە خەساندنە عەقڵی، سستکردنە ئیرادەی و تەبدیلکردنە شوعارە حیزی بە شوعارە گەورەیی و فەزڵ و تەقوا و ئەوانە. ئەمە کارە کێس کارە نەهاتگەل ئەمنیەتیە. کارە پاراستن ئەوە نییە بێت ماڵە تەکوەتەکە ئێوە بگرێت. کارە پاراستن ئەوەسە تۆ فێرکات ئەگرا فەساد حاکمە، مەسعود بارزانی دڕندەس، کورد خوێڕیە، ئێمە بێ ئەرزش و بێ ئوسولین، هەموو شت پارەیە، هەموو شت موچەیە، هەموو کەسێ بە پارە ئەسنرێ، هیچ ئاڵترناتیڤێ لە بەرامبەر پارتی وە یەکێتی مەوجود نییە.
تۆ ئەمەلە نەبی بە کێ؟ ئەبی بە نۆیزێک کە نۆیزەکە ئەو قرموقاڵەکە وا ئەیکەی و بۆڵە بۆڵەکە وا ئەیکەی خۆی فێر دەکە. خۆی فێر دەکە. ئەی ئەمانە بوو لە ئەقلیمە کوردستانە وەکو شارداری هەولێر و سلێمانی دانریاگەن لەبەر ئەوەی لە ئێوە تەبعی عێراق دروست کات کە خولیایە ئێرانی بوێت، کە خولیایە تورکیەی بوێت. پس ئێوە دیتان کارە نەهاتگە لە ئەمنیەتی ئەوە نەبوو کە ئێوە فکرتان پێیە کردەوە، ئەوە نەبوو کە ئێوە تەسەورتانە کرد. ئەوەی ئمڕۆ دروستکریاگەوە ئێوە حاڵتان خراوە، ئەلا ڕقمەوەی کە برسین، ئەلا ڕقم ئەوەی کە هاڕیاگەن، ئەلا ڕقم ئەوەی کە بێدەسەڵات کریاگەن و هیچ نمودێکتان وەکو دەسەڵات نییە لە بەرامبەر مؤسساتە هیچێکتان بۆ وتن نییە. ئەوە سیاسەتێکە و دەنگیشتان دەرنایی. حتا ئێوە ناتوانن ئەو ڕاندخۆرانەی وا ملیان بە تەور ناوەڕێتەوە حەقە مردم و خۆتاری لێ بسێنن. ئێوە ناتوانن انحساراتە بازاڕە قاچاخیان بشکێنن. ئێوە ناتوانن گەورە بیر لە دەسەڵات بکەنەوە، ناتوانن هیچ کردەیە بکەن و حەستان بە حیز و سەڵامەتی و کرێکاری و نانە بژی و مەمرەس. توخوا ئەوە زندگیە ئێوە ئەیکەن. توخوا ئێوە فکرەکەن فرە حاڵتان خاسە. ئێوە خۆتان بە کێ قیاسەکەن؟ بە چوار دانە میزرەبەڵە خوێڕی. ئێوە هیچ وەختی قیاستان سەرانە دنیا نییە، هیچ وەختی قیاستان تەبەقەی ئەشرافە ئوروپا نییە، دوومای ڕووسیە نییە، مەجلسە لۆردەکانە بریتانیا نییە. ئێوە قیاستان نەزانی کێز؟ ڕافەکانە حاشیە شار و گێتۆکانە. کێ فێردانی کردە واونە؟ دەستگاکە لە ئەمنیەتی. پس ئیستە تۆ زانیت ئەو دروشمانەی کە ئەیدەی کارە خۆت نییە. ئەو دەرسەی وا لە دانشگا ئەی خوێنی، ئەو بەرنامە وا ئەی نووسن، ئەو مەقالە وا ئەی نووسن، ئەو گوتارە وا ئەی نووسن، ئەو ڕۆمانە وا ئەی نووسن، تا ئیستە ئێوە دیکتانەم ڕۆمانێ لە کورد بنووسرێت کە تەزادە یەک ئینسانە کورد لە بێدەسەڵات کریاگیە، لە نەبوون مالکیەتە، لە ناو شارە، لە ژێرە دەسە دەوڵەتە ئێران و تورکیە و سووریە و عێراق نیشان بدات کە چۆن ناتوانێ خوو بگرێت بە دەستەمۆبوونی لە بەرامبەرم حاکمیەتە وا هات کە بێشەرەفیکە. یەک ڕۆمانم پێ پیشاندن بە گیانتان مەوجود نییە. ئەوەی ڕۆمان ئەنووسێ ئەدا لەوەی کە کوردیەتە. پێشی چی؟ پێشی دواکەوتووی. نایچێژێ مەبەستی چێ لە دواکەوتووی. گەرەکێ چی دروستکە؟ گەرەکێ سوژەیەکی دەستەمۆی متیعی حاکمیەت دروستکات وا هیچ شناس و پێناسەیەکی نێبێژگە حاکمیەت نەوێ. ئەمە کارە ئەمنیەتیە. وا لە مردمێکی مەجیدی گەورەی سەروەر ئینسانی لە ئەسپدا کەوتگی لە ئەسڵدا خریاک دروستکەی. دەستەمۆ حیز سوال کرد، لە چەپەڵەمە کرد، نووزەڵ حەزوە تەعەدا کرد، حەزوە تەجاوز کرد، خۆوە قوربانی زان. ها؟ ملیارد ملیارد کالایە قەچاخ ئەشێ لە مەرزە مەریوانە و بڕوا کاورا ملی بوێ بە ئەوەنە لە تارانە. وەلی تۆ گۆرانی بە باڵاتا بێژن ڕۆژێ دە ساچمە ئەخوا لە قنە ئامان کوڵنجە و من مردم بە تەنیا جێم مەهێڵە ئەم شەو زریان ئەم شێلێ. ئەگەر ئەقڵە سەخیف نەکریاوێ، ئەگەر بچووک نەکریاوی و هەرفی شەکبەن وەقتنتا تا لە تۆ نەهزەتە کۆڵبەری دروستکەن، تۆ بۆچی ئێشێ بەم سەخافەتە تەنبەی؟ بۆچی؟ بۆچی ئێشێ نەبی بە ڕقی بە سەپاهە پاسداران؟
بۆچی ئێشە ئینحساراتە ماڵی لە دەست سپاه پاسداران دەرنێری مەشایستە سەدەن کارتە لە قاچاخە بازار ئێران دروست بووایە 50 60 100 تا ئێستا ئێوە دیکتانە چوار ئاسن فرۆش لە تارانە بکوژن لە بازار ئاسنە تا ئێستا دیکتانە چوار زێڕینگەری گەورە وا قیمەتە تەڵا ژێر و خوار ئەکا وە دەسە حاکمیەت وا لە دەمیا بکوژرێت زەبتە ماڵ بکرێ نە بۆ سوال بۆ دەخۆم خەڵکە لە خیابان چەقو بە یەکتری کێشێ لەسەر چۆپی یەکترە کوژنەت ئەیدێنە بەر دەست ڕەزە فێشک ئەی بۆ ئەم خەڵکە لەسەر گەورەی و سەروەریە خۆی کاورا ناداتە بەرە فیشک ئەوەی کە تۆ شتێکە بۆ ئەکەنە نۆڕم و تەمامە کۆمەڵگا تکراریەکاتۆ ئەو کار دەستگاگە ئەمنیەتی ئەوە کارە ئەوقافە ئێستا دیت ئەو مەلایە ڕیشپانە بۆگەنە بە چ دەردێکی حکوومەتە هەرێم و ئیقلیم و کوردستان و ئەحزابە عیدمانیە خوا بە چ دەردێکی خۆ پوڵە مفتە بۆ خوا لەبەرەوەی تۆ ئاوسکا لەبەرەوەی تۆ دەستەمۆکە وەختی ئەشیەڕێنی قالە ڕەسوول الله ئەکا و گیانم بە فیداوی و حەلامە و حەلالە ئەو تەواوە وجود خۆی حرامە حرامزاییوە ئەو کارمەندە حاکمیەتە کارمەندە ئیتلاعاتیە حاکمیەتە کاری چییە؟ چاودێریکردن و کۆنتڕۆڵکردنە کۆنتڕۆڵەکە کابرای سەرمایەداری ڕەنتخۆری پارتی و یەکێتی ئامین و سەلیم بێت و بڕەوە هەر بەم ڕاحەتی تۆش لە تاو برسیەتیا شەق بووی کارە بکێشێتە بێناموسی و هەڕاجە خۆکردن تەکە مەرگا دەست و پەنجە نەرمکەی تا لە سلێمانی خۆت بەی لە بەحرە ئەژە و ئەم ئوروپا بەخنکی یان نەخنکی پس ئومیدوارم ئێمە متەوەجێه بووین ئەوانەی کە ئێمە قسەی پێ ئەەکەین و بە عنوان ڕوتین ڕۆژانە و عەقڵ سەلیم بەکاری ئەوەین کامن سنس بەکاری ئەوەین هیچی دەراوێشتەی بیرە خۆمان نییە ئەوەی ئەم قسانە تەکرارەکاتەوە موزیعە تەلەڤیزیۆن مجریە تەلەڤیزیۆن وێت گۆرانی بێژوێت مامۆستاوێت نووسەر بێت ڕۆژنامەوان بێ ئۆپۆزیسیۆن بێ حیزبە حاکم بێ گشتی کارمەند بێ گیرە و مەواجب و با گیرە و مەواجبە دەوڵەتە کارمەندە ئیتلاعاتی ئستخباراتی پاراستنی و ئاسایشە گشتیان بۆیە ئەو حقوقە ئەدەن بە ئەو مەعاشەی پێ ئەدەن بە تۆی نادەن بە قیمەتی کۆنتڕۆڵکردن فاسدکردنە خەڵکە شارە کرماشان 100 نەفەر فعالە کۆمەڵگای مەدەنی بۆ دروستەکەن 100 نەفەر ڕۆژنامەوانە بۆ دروستەکەن 200 دانە شاعرە بۆ دروستەکەن هەفتەیە کۆڕە ئەدەبی و کۆڕ ڕۆشنفکری بۆ دروستەکەن کە چی دروستکە تۆ پێت وایە کۆمەڵی شاعرە سپێوەنە پەدەر سوختە لە هەورامان و جەمبوگن زوانە هەورامی بپارێزن مەسئلەیشیان ئەمەسە قەفەسە کەو بشکێنن بەناوە دیاردەیە کوهنەوەردی بستێ لە خاکە ئەم سەرزەمینە نەمێنێ هەیئەت خەڵکی بۆ بەنێرن کە گوزارش بدات بستێ خاک نەمێنێت و تو خۆتی تیافشاریت و لەم سەرزەمینە ئەژی چیان نەماگە کوهنەوەرد نەڕواتە ناوی وە گوزارش بە ئیتلاعات نەدا خب پس ئەمانەی کە بیستتان ئەمڕۆ فێر بوون و زانیتان ئەوەی دەسەڵات لە تۆ دوور ئەکاتەوە لە تۆ مەوجودێکی خەسیاگی ترسیاگی لە جێگەی خۆقەتیسی ماگ دروست ئەکات
ئەو کاری اطلاعاتیە، ئەو کارە ئەمنیەتیە. ئەوەی ئەمە تکرارەکاتۆ مستەقیم و غیر مستەقیم مەئمورە اطلاعاتیە. لا ئێوە خۆش.